هەرتەنها سەرکەوتنی لەشکری لەم ئۆپەراسیۆنەی ڕزگارکردنی مووسڵدا بەس نییە تا بگوترێ کێشە و ئاڵۆزیەکان بەرەو ڕەوانەوە دەڕۆن. هەر لە ئێستاوە وەک چۆن باز لە گەشتبینیەکان دەکرێن گومانیش چواردەوری بەرەنجامەکانی شەڕی مووسڵ دەگرێت لە پاش ڕزگارکردنی لە تێرۆریستانی داعش. لەوانەیە بەرەنجامەکان سەخت بن چکە ئایندەی مووسڵ نادیارە سەپاندنەوەی سەقامگیری زۆر سەختە زۆرێک لە سونەکانی مووسڵ نیگەرانیان دەبێت لەگەڵ دەسەڵاتی حکومەتی بەغدا کوردیش هەڵوێست و جموجۆڵی خۆی دەبێت و ئەمانەش بەڕاستی کێشن تەنانەت ئەوانەش کە دژی داعش بوون مەرج نییە تەبابن هەر بۆیەشە هێشتا نازانین شتەکان بە چه ئاڕاستەیەکدا دەڕۆن. هەر بۆیەشە هەندێک لە شیکەرەوەی سیاسی لەو بڕوایەدان ئەرکە گرنگەکە لە پاش سەرکەوتنی ئەم ئۆپەراسیۆنە لەشکری مووسڵەوە دەست پێ دەکات. چونکە ئێمە باز لە فەرمانڕەوایەتێکی بەرفراوانی پارێزگای نەنەوا دەکەین کە پێکهاتەیەکی تێکەڵی هەیە هەر بۆیە دەکرێت وەها سەیری سەرکەوتنی لەشکریت بکرێت کە زمینە خۆشکردنێکە بۆ هاوکاری سیاسی و بنیادنانەوەی ئابووری. ئەمریکاش چاوی لەسەر هەردوو حکوومەتی بەغدا و هەولێرە و بە پلەی دووهەمیش حکوومەتی تورکیا بە مەبەستی دڵنیابوون لەوەی هێزەچەکدارەکان یاسا ناخەنجە دەستی خۆیانەوە و دەست بە شەڕ بکەن لە پێناو دەسەڵاتدا. تورکیا بەر لە دەستپێکی ئەم ئۆپەراسیۆنە مشتومڕێکی زۆری سیاسی و ئاسایشی نایەوە بۆ بەشداریکردن لەم ئازادکردنی مووسڵدا بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەو سەربازانەی تورکیا کە بنکەیان لە باشیکە لە نزیک مووسڵ ڕێگە نەدراوە بەشداری بکەن. For Turkey, certainly their actions in Syria and I think now in Iraq, what they've made clear is that بۆ تورکیا بە ئاشکرایی کارەکانی تورکیا لە سووریادا و دواتریش لە عێراقدا ئاماژەیەکی ڕوون و ئاشکران کە دژەبەری سەرەکی تورکیا دەوڵەتی ئیسلامی نییە هێندەی ئەوەی کە کووردە و هەر بۆیەشە پێم وایە تورکیا دەیەوێت خۆی بخاتە بەرامبەر ناسنامەیەکی بەهێزی کوردیەوە لە ناوچەکەدا بەڵام بەڕاستی بۆ تورکیا باشترە دان بنێت بە دیفاکتۆی کووردا لە عێراق و لە سووریاشدا و لە کۆتاییشدا هەر دەبێت وەها بێت. هێزی پێشمەرگەی کوردستان نەکرد بەشداریەکی سەرەکی هەیە لەم ئۆپەراسیۆنەدا بەڵکو لەگەڵ ڕاگەیاندنی دەستپێکی ئۆپەراسیۆنەکە هێرشە بەراییەکان هێزی پێشمەرگەی کوردستان کردنی بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا کورد لە عێراقدا پاش ئەم شەڕانە دەستکەوتی سیاسی دەبێت؟ بە دڵنیاییەوە پێویستە کورد دەستکەوتی هەبێت کاتێک هێزە کوردیەکان بەشداری دەکەن لە شەڕی مووسڵدا پێویستە لایەنەکانی تریشدان بەو ڕاستیەدا بنێن ئەمە شتێکی زۆر سەخت دەبێت بۆ ئایندەی عێراق ئەگەر ئەو دانپیانانە بە کووردا نەنرێت کوردەکان دەخوازن لەگەڵ لایەنەکانی تردا کار بکەن و پێویستە لایەنەکانی تری عێراقیش هەمان خواستیان هەبێت. لەگەڵ باسکردنی ئەگەری شەڕی ئاینزایی لە پاش ئازادکردنی شاری مووسڵ نیگەرانیشان سەبارەت بە قەیرانێکی ئاڵۆز لە نێوان ئاشرەتە سونەکانی ئەو دەبەرە واتە ئەوانەی پشتیوانیان لە داعش دەکرد و ئەوانەش کە شەڕیان دەکردن. بەڵێ بێگومان دابەشبوونێکی تەواو هەیە لە ناو سونەکاندا تەنانەت هەندێک جار هەر ئەوەندە نیە لە ناو دوو عشرەتی سونەدا بن بەڵکو ئەم دابەشبوونە ڕووچۆتە ناو خێزانیشەوە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە هەر بۆیەشە هەموو لایەک دەبێت سەنگی بخەنە سەر سەقامگیری و ئاشتەوایی دابینکردنەوەی خزمەتگوزاریەکان و دابینکردنی جێوڕێ بۆ خەڵک وازستان بەڕێوەیە یعنی پێویستە کار لەسەر ڕەوشێکی نوێ بکرێت و خەڵک بڵێت ئێستان باشترە نەک بڵێن ئەو سامان خراپ و ئێستاشمان خراپ ئەگەر وەها بێت ئەوە یانی گەورەترین شکست بۆ حکوومەتەکانی بەغدا و هەولێر و بۆ حکوومەتی ئەمریکا نابێت ڕێگە بدرێت ئەو خەڵکە ببنەوە بە قوربانی ئەم سەرکەوتنە لەشکریانە. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لەوانەیە درێژە بخایەنێت بەڵام دەشڵێن ئەو سەقامگیری لە مووسڵدا پێویستە ئەگەر کاری ڕژدی لەگەڵدا نەبێ ئەوە دەشێت کاتی زیاتری بوێت.